خاڵێکی تر زەرەرێکی تر ئەوەیە کە قورسبوونی کۆڵی گوناحە. من خۆم گوناحم کەم نییە تا ئەوەندەی تری بخەمە سەر. عەزیزانی من، هەر یەکێ لە ئێمە گەر بیر کاتەوە بەم ڕەمەزانە بزانە لە ڕۆژی ڕەمەزانە ئێوارە کاتی ئیفتار سەیری خۆت کەرەوە چەند گوناح هێناوەتە سەر خۆت لە مانگی ڕەمەزانە کە عیبادەت بۆ عیبادەت متەفەرڕیغی بە ڕۆژووی بیری لێ بکەرەوە گوناحی ترت چەند هێناوەتە سەر. ئەی لە ڕۆژی عادیە چی ئەکەین چی ناکەین لە گوناح. ڕاستە هەندێکمان خۆمان لە گوناحە گەورەکان گرتووەتەوە، گوناحە گەورەکان بە پێناسەی خۆمان نەک بەو پێناسە شەرعیەش کە غەیبەت لەوانەیە، بەڵام تۆ جۆی نادەیت، من و تۆ جۆی نادەین. کۆڵی گوناحمان کە زۆرتر قورسەبێ بە تەئکید بە سەبەبی ئەو پاڵنەری جانی کوێخایەتی و حەزی ئەمێرێتی و شەیدابوونی دەسەڵات و دەرکەوتن و سەرکەوتن و ئەمانە کە دێتە پێشێ وامان لێ یەکە حساب بۆ ئەوە نەکەین کە ئەم کارە ناشەرعیە. لە قسەکردنی یاکەوێتە زەمکردنی یەکێک بۆی خەڵکی وا نەزانن ئەو باشترە لە بە منەڵێن ئەمیری ڕەوتە یەکێکی کە لە ناو ڕەوتەوانانە پیاو چاک ساڵح لە من چاکتر دەرنەکەوتووە، بەڵام کە باسی ئەوەکەن خێرا من خۆم دێنمەوە پێشێ لەبەر جانی چۆخایەتەکەی کە لە ناخمایە وا ئەزانم کە ئەو بێتە پێشێ ئەبە بە بەدیلی من. ئەمەیە جانی چۆخایەتی، ئەمەیە کە تۆ وا بزانی ئەنجا ئەمە پێشێلکردنی مافی ئەوە. تۆ سەیری عولەمای جەرح و تەعدیلتان کردووە لە ئیسلامە، لە ئیسلامە عیلمێکی پێڵەن پیاوناسی عیلم الرجال، لە هیچ ئومەتێکی سەر ئەرزە ئەم عیلمە نییە کە لە ئاەتی خوای گەورە هاتووە وەلەقەد عەلیمتم الذین اعتدوا منکم فی السەبت. ئەو پیاوانەتان ناسی کە سیاساکەیان شەرعەکەیان شکاند و لە ڕۆژی شەمایان ڕاویان کرد. ئەوە باسی بەنو ئیسرائیلەکە، بەڵام بۆ ئومەتی ئیسلام بوو بەڕێسایەک لەسەر پیاوناسی. علەمای ئیسلام و فەرموودەوانان کە حەدیثە گەجێڕنەوەڵێن فڵان لە فڵان فڵان لە فڵان گێڕاوێتیەوە، ئیتر هەر یەکێک لەمانە ئەناسێنن ئەم پیاوانە چێن و چی، بۆ ئەوەی لە بەرچاوی خەڵک هەبێ چێ لە چێ ثقەترە، شیاوترە، چاکترە. ئەڵێن حافظ ثقة لكن فلانا أوثق منه. ئەم پیاوە فەرموودەوانێکی زۆر شارەزە، جێمتمانەشە لە ڕیوایەتەکانی، بەڵام فڵان لەو ثقەترە، متمانەی لەو زۆرتر پێکرد. مثلا لەو شەهری کوڕی حەوشە بێچێکە لە سەنەدەکان، مەیمونی کوڕی مەهران ئەو ثەقترە لە شەهری کوڕی حەوشە. ئەمە پێویستە لە زمانی ئێمەشا بێتەوە پێش. پێویستە ئێمە ئەو ڕێسایانەی عیلم الرجال وێنینەوە پێشێ لە ناو خۆمانە بۆ ئەوەی گوێ نەدەین بە حاڵەتە حیزبیەکە، بۆی بڵێن ئەم پیاوە لە سۆفیەکانایە بەڵام زۆر پیاوی چاک حەڵال خۆر، ئینسانێکی مؤدەب، هەموو دەرو دراوسێ خۆشیانە. ئەم پیاوەی یەکگرتوو ئەها کاتێکە کۆچی دوایی کرد کاک شەماڵ موفتی ڕەحمەتی خوای لێبێ چۆن ئەو ئومەتە شەنجە نازەکەی کەوت. ئەها مامۆستا مەلا عوسمانە ڕەحمەتیە کە جەنازەکەیان هێنایەوە لە سووریاوە، لە حدودی سووریاوە هەتاکو منزڵگەکەی کە سپاردیان بە خاک. ئەها چۆن ئەم ئومەتە ڕژا بۆ سەرجاد و گوڵبارانیانە کرد. ئەها ئەم پیاوە سەلەفیە چاکە کە ئێمە پێڵێین مەدخەلی چەند کەسی پەروەردە کردووە، ئەها چەند کاریگەری لەسەر ئەم گەنجانە هێناوێتیەوە بۆ ئیسلام. ئەها ئەم پیاوە مجاهیدە سابیرە لە زیندانە کۆڵی نەداوە و چۆکی دانەداوە کاک ئاسۆ یان کاک ئەبوو خوبەی. ئەها ئەم پیاوە جوامێرە ڕەشیدە ماڵ و حاڵ و هەموو شتێکی واز لێ هێناوە لە بانەوە ڕۆیشت و التحاقی بە جیهادەوە کردووە لە سووریا بۆ دیفاعکردن لە حروماتی موسڵمانان. ئەی بۆ چاوت ئەمانە نابینێ؟ بۆچی هەر نەفسی خۆ دەبینی لە جانی چۆخایەتی خۆت؟ ئەمە عیلم الرجالی پێویستە، ئەمە ئەو عەدالەتەی پێویستە کە خوای گەورە ئەم ئاسمانە و زەمینەی لەسەر دروست کردووە. هێرەقل جوابی ئەبوی سوفیانی دایەوە فەرموو وتی به قامت السماوات والأرض. ئەم زەمین و ئاسمانەکان لەسەر ئەم عەدلە دروست بووە. ئەبوو سوفیان کافریش بوو، باسی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ سەحابەکانە بۆ هێرەقل بەرپرسی ڕۆم. ئێمە پێویستیمان بەمەیە ڕەخناگرین لە یەکتری، لە مەنهەجی یەکتری.
چه ئیشکالێکی تایە تۆ ڕەخنە بگری لە منهەجی من لە دیدم لە ڕەفتارم لە هەڵوێستم لەو منهەجەی لەسەریم هەروەکو من ڕەخنە ئەگرمەوە لەو بەڵام من پێویستە لە ئیسلامەکە نەدبەمە دەرەوە. ئیمامی ئەبوو یوسف ڕەحمەتی خوای لێبێ 6 مانگە فەرمێ من اختلافم بوو لەگەڵ ئیمامی ئەبوو حەنیفە. ئیمامی ئەبوو حەنیفە 20 ساڵ ڕاتبیشیەدا بە ئەبوو یوسف. ئەو کاتەکە قسەشی لەگەڵ نەکردبوو اختلافیان بوو لەسەر تەکفیری ئەو کەسەی کە ئەڵێ خەلق القورئان. 6 مانگە فەرمێ قسەشیم لەگەڵیان نەکرد ڕاتبەکەشی نەبڕی دوای 6 مانگەکە بۆم دەرکەوت کە ئەو لەسەر حەق بوو لە مەسەلەکە. ئەشێوە اختلافمان تێکەوێ بەڵام لە دائیرەی چوارچێوەی ئەهلی سونەت و جەماعەتەکە نەڕۆینە دەرەوە. تۆ ئاگاتان لێ ئەحمەد چەلەبی کە مرچیان بۆ کرد هەموویان دەبێت لە ڕەوزەی حەیدەریە دفن کرێت چونکە ئەو خزمەتە گەورەی کە ئەو کردوێتی یعنی بەقەدەر مەراجعە گەورەکانیان سەیریانە کرد. خزمەتی چی کردووە؟ فێڵی لە CIA کرد بۆ ئێران. باشە ناکرێ ئێمە بە زەیمان بە یەکترا بێتەوە یەکتریمان لەسەر مەساسانە خۆش بوێ کە چوارچێوەی ئەهلی سونەت و جەماعەت کۆمانەکات و ئێمە لە جەهلی خۆمانە خەڵک بەینە دەرێ لە جەهلی خۆمانە لە هەوا و هەوەسی خۆمانە کە ناهێڵین ڕێسا شەرعیەکان لە عیلم الڕیجالە لەسەر هەمومان تەطبیق ببێ. عەزیزانی من ئێمە پێویستیمان بەمەیە هەوڵ بدەین گیانی چۆخایەتیەکە لە ناخی خۆمانە دەرێنین ڕێسا شەرعیەکانی خۆمان بێنینەوە پێشتاو کە ئەم ئومەتە بەرزەی پەروەردە کردووە. خوای گەورەش یارمەتی دەرمان بێ پابند بینەوە بە قورئان و سونەتەوە لەسەر سیرەی سەحابە بەڕێزەکان و تابعین و تابعی تابعین بڕۆین لەسەر ئەو ڕێسایە نەبڕۆین کە ئەهلی سونەت و جەماعەت بەیان بەجێ هێشتوین. ئاخر خۆ ئێمە هەمومان هەرەگەڕێنەوە سەر ئیبن کەثیر لە تەفسیرە سەر قورطوبی و تەبەری هەمومان هەرەچینەوە لای ئیبن حەجەر و نەوەوی بۆ شەرحی بوخاری و مسلم. خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. خوای گەورە وەلمانە بێ بە مەعیەتی خۆی بە لوتفی خۆی بە ڕەحمەتی خۆی بە عیلمی خۆی بە ئاگداری خۆی وەلمانە بێ هەتاوەکو نەمانداتە دەست نەفسی خۆمان و زاڵ بین بەسەر نەفسی خۆمانە ڕێابازی و گیانی چۆخایەتی و لوتبەرزی و هەڕاڵی و هەموو نەخۆشیەکانی تری دینداری لە خۆمانە عیلاجکەین هەتا ساغە بینەوە بۆ خوای پەروەردگار و ئەبین بە عەبدی ئەو تەنها عەبدی ئەو. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.